ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. دەستبەسەرکردنی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران، زیانگەیشتن بە پاڵاوگەکانی ڕژیم و دابەزینی بەرچاوی بەرهەمهێنانی سوتەمەنی، سنووردارکردنەوەی هاتوچۆی گەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز لەلایەن ڕژیمەوە، کوژرانی فەرماندەیەکی پەیوەندیدار بە ڕژێمی کۆماری ئیسلامی لە باشووری لوبنان و بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکانی ناوچەکە و هەڕەشەی سەرۆکۆماری تورکیا لە ئیسرائیل. دەستبەسەرکردنی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران بە پێی دوایین راپۆرتەکان زیاتر لە 84 هاوڵاتی بە تۆمەتی ناڕەوا لە شارە جیاوازەکانی ئێران دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراون. بە پێی دوایین راپۆرتەکان و هاوڵاتیانە لە شارەکانی تاران، ئیسفەهان، فلاوەرجان، ئەردەبیل و چەندین شاری دیکە لەلایەن هێزەکانی داری ئیسلاحاتەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی، کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگاستیارەکانی ڕژیم، ناردنی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بارەگاکانی کۆماری ئیسلامی بۆ میدیاکانی دەرەوەی وڵات و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات بە بێبەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسا کە دەست بەسەرکراوان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمان هەروەها چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیشیان بێبەشکراون. زیانگەیشتن بە پاڵاوگەکانی ڕژیم و دابەزینی بەرچاوی بەرهەمهێنانی سوتەمەنی لە ڕۆژانی ڕابردوودا و بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پاڵاوگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی زیانێکی زۆر بەر پاڵاوگەکان کەوت و توانای بەرهەمهێنانی سوتەمەنی بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. بە پێی دوایین راپۆرتەکان پاش زیانی زۆری پاڵاوگەکان بەهۆی گەمارەوەکانەوە ڕژێمی کۆماری ئیسلامی توانای دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ نۆژنکردنەوەی پاڵاوگەکانی نییە و هەروەها ئەگەری هەیە لە چەند مانگی داهاتوودا بە ڕێژەیەکی بەرچاو بەرهەمهێنانی سوتەمەنی داببەزێت. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئاماژەیان بەوە کردبوو کە ژێرخانەکان زیانی زۆریان بەر نەکەوتووە و توانای نۆژنکردنەوەیان هەیە. سنووردارکردنەوەی هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز لەلایەن ڕژیمەوە. بە پێی راپۆرتەکان سەرڕای ئاگربەستی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز بە شێوەیەکی بەرچاو سنووردار کراوەتەوە. بە پێی هەواڵی گەیشتوو هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان لەو گەروە بۆ 12 کەشتی لە ڕۆژدا بەزیوە و بەرپرسانی ڕژێم تەنانەت جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە لە ڕۆژانی داهاتوودا بە تەواوی گەروەکە دادەخرێت. هاوکات سەرۆکۆماری ئەمریکا ڕژێمی دەسەڵاتدار لە ئێرانی بە مینڕێژکردنی ئاوە نێودەوڵەتیەکان تاوانبار کردووە و ئاماژەی بەوە کردووە کە وڵاتانی دیکەش پێویستە پەیوەست بەکنەوەی ئەو گەروەوە ببن. کوژرانی فەرماندەیەکی پەیوەندیدار بە ڕژێمی کۆماری ئیسلامی لە باشووری لوبنان لە ڕۆژانی ڕابردوو و هاوکات لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرپێگەکانی حیزبوڵای لوبنان لە باشووری وڵاتە. فەرماندەیەکی پەیوەندیدار بە ڕژێمی کۆماری ئیسلامی کوژراوە. بە پێی دوایین راپۆرتەکان و فەرماندەیە بە ناوی حسێن وەهیب یاسین ناسراو بە حاج ئەبوو محەممەد حەبیب لە ناوچەی مەجدەل سەلام لە باشووری لوبنان بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە کوژراوە. شایانی باسە کە وەزیری بەرگری ئیسرائیل لە دوایین لێدوانەکانیشدا ڕایگەاندووە کە بەردەوام دەبن لە ئۆپراسیۆنەکانیان لە باشووری لوبنان و هیچ ڕێکەوتنێک نابێتە هۆکاری کۆتایی هێنان بە هێرشەکانیان. بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکانی ناوچەکە و هەڕەشەی سەرۆک کۆماری تورکیا لە ئیسرائیل. ڕۆژی ڕابردوو ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوەنیدا جەختی لەسەرەوە کردەوە کە لە ئەگەری دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ ئیسرائیل دەکاتە ئامانجی هێرشەکانی. بە پێی دوایین هەواڵەکان ناوبراوە ئاماژەی بەوە کردووە لە ئەگەری واژۆرنەکرانی ڕێکەوتنێک لە نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر ڕژیم و هەروەها بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان هەرتەشی تورکیا ئیسرائیل دەکاتە ئامانجی ڕاستەوخۆی هێرشەکانی. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردووشدا وەزیری بەرگری ئیسرائیل ڕژێمی تورکیای بە یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی حەماس و حیزبوڵڵا ناوبردەبوو و جەختی لەسەرەوە کردبووەوە کە باشترە سەرەوە کۆماری تورکیا لە ئاڵۆزیەکاندا بێلایەن ببێت. ڕادەستکرانی حیزبوڵڵا لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە مەبەستی ئازادکردنی داراییەکان. ڕۆژی ڕابردوو لە هەلومەرجێکدا کە گفتوگۆکان لەسەر ئاگربەست و دارایە بلۆکراوەکان بەردەوام بوون،
بەرپرسانی لوبنان ئاماژەیان بە گۆڕانکاری هەڵوێستەکانی تاران کرد. بەپێی راپۆرتەکان یەکێک لە بەرپرسانی دەوڵەتی لوبنان ئاماژەی بۆ کردووە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ ئازادکردنی دارایە بلۆکراوەکانی لەلایەن ئەمریکاوە ئامادەیە حیزبوڵای لوبنان لە پشتگیریە سیاسی و سەربازیەکانی خۆی دوور بخاتەوە و لە بەشێک لە پشتیوانیەکانی لەو گروپە پاشەکشە بکات. بەپێی دوایین هەواڵەکان وەزیری دادگستری لوبنان ئاماژەی بۆ کردووە کە ئەم هەڵوێستە لە چوارچێوەی دانوستانەکاندا هاتووە کە تێیدا تاران ئامادەیە بە مەبەستی گەیشتن بە ڕێکەوتن لە هەندێک مەرجی خۆی کەم بکاتەوە. ئەو جاختی لەسەرەوە کردەوەتەوە کە لە کاتێکدا حیزبوڵا لە هێرشەکانی ئیسرائیلدا زیانی زۆری بینیوە پێویستە بایەخ بە دۆخی ناوخۆی لوبنان بدرێت و هەوڵ بدرێت ئارامی ناوخۆی بپارێزرێت. ئەموتانە لە دۆخێکدان کە بۆ ماوەی ساڵانێکی زۆر ڕژێمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەردەوام خۆی وەک پشتیوانی سەرەکی حیزبوڵا پیشانداوە و ئەو گروپەی وەک ئامڕازێک بۆ جێبەجێکردنی سیاسەتە ناوچەیەکانی بەکارهێناوە. داخوازی پاکستان بۆ بەردەوامی ئاگربەستی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا. ڕۆژی ڕابردوو پاشکستهێنانی دانوستانەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی وەزیری دەرەوەی پاکستان داوای لە هەردوو وڵات کردووە کات درێژە بە ئاگربەستەکەیان بدەن. بەپێی راپۆرتی گەیشتوو ئیسحاقدار وەزیری دەرەوەی پاکستان ئاماژەی بۆ کردووە کە پێویستە ئەمریکا و کۆماری ئیسلامی درێژە بە چارەسەری کێشەکانیان لە ڕێگەی دیپلۆماسیەوە بدەن و خوازیاری بەردەوامی ئاگربەستەکە بوو. ناوراو جەختی لەسەرەوە کردوێتەوە کە بە مەبەستیوە دەستهێنانی ڕێکەوتنێکی نوێ لە داهاتوودا پێویستە هەردوو لایەن خۆیان لە ئۆپراسیۆن و تێک هەڵچوونی سەربازی بەدۆر بگرن و ئاشتی لە ناوچەکە بپارێزن. هەڕەشەی داخستنی گەروی هورمز لەلایەن سەرۆکۆماری ئەمریکاوە دوایین هەواڵ. ڕۆژی شەمە 23 خاکەلێوەی 1405 هەتاوی سەرۆکۆماری ئەمریکا لە ڕاگەیاندنێکی نوێدا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە فەرمانی داخستنی گەروی هورمز بە هێزەکانی ئەرتەشی ئەمریکای داوە. بەپێی دوایین هەواڵەکان ناوبراوە ئاماژەی بۆ کردووە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ هەموو وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسیدارە و هەروەها جەختی لەسەرەوە کردوێتەوە کە ڕژێم لە دانوستانەکاندا ئامادە نەبووە لە پرۆژەی پیتاندنی ئۆرانیۆم پاشەکشە بکات. ناوبراو هەروەها ڕایگەاندووە کە دانوستانەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی هیچ بەرهەمێکی نەبوو لە ئەگەری هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەرکەشتیەکان لە گەروی هورمز یان هێزەکانی ئەمریکا بە تونترین شێوە وەڵامیان دەدرێتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ستاتێکی باش بۆ هەموو.